بۆ دەیەمین ساڵە لەسەر یەک دەستگای نوری حیکمە بۆ پەروەردە و پێگەیاندن مۆڵەتی دروست خوێندنەوەی قورئان بە فێرخوازانی دەبەخشێت. بۆ ئەم ساڵ 147 بەشدار بوو لەلایەن 59 مامۆسای مۆڵەت دەرەوە مۆڵەتی دروست خوێندنەوەی قورئانیان پێدرا. دیارە ئەمڕۆ ئاهەنگی دەیەمینی ساڵانەی دەستگای نوری حیکمە لە قسلێمانیە بۆ پەروەردە و ڕۆشنبیری. ئەمە هەنگە تایبەتە بە مۆڵە دوورتنی قیرائەت. ئێمە هەموو ساڵێک یعنی 10 ساڵامە وەکو نەریتێکی ساڵانە ئەو قوتابیانەمان کە تەخەڕوجەکەن و کە ڕیوایەت یا قیرائەت تەواوەکەن لە ئاهەنگێکی شکۆدادا شەهادەکانیان پێدەین و ئیعلان یەکەین بۆ خەڵکی کە ئەمانە کۆمەڵێک پۆلێک لە خوشکان و برایان ئیجازەی قیرائەت هەیە. لە ئەمڕۆژە دیارە 147 لە خوشکان و برایان مۆڵەتی قیرائە وەرەگرن هەرێکە لە جۆرێک لە قیرائەتەکانە و 59 مامۆسا مۆڵەت ئەدات و دیارە ئەم مۆڵەتی کە ئەمڕۆ ئەدرێت وەکو عەزم کردی بەرهەمی ساڵانی پێشوە خوشکمانەیە لەم برامانێ خوشکمانێ لەمڕۆدا مۆڵەت وەرەگرێت 10 ساڵ پێش ئێستا دەستی پێ کردووە ئێستا ڕیوایەتێکی تەواو کردووە بۆ لەبەر ئێمە پرۆسەیەکماندانەوە پرۆسەکە کە بتوانین قوتابیەکانمان بگوشین بە شێوەیەکی وا کە فعلەن شایستەی ئەو سەنەد و شایستەی ئیجازە بن. لە شاری سلێمانی ئاهەنگێکی گەورەیان بۆ سازکرا وەرگرتنی مۆڵەتی دروست خوێندنەوەی قورئان هێندە بە ئاسانی بەدەست نایەت. بەشداربوو هەیە چەند ساڵێکە لەلایەن مامۆستاکەی وانە دەخوێنێت تا گەیشتووە بە ئەمڕۆ. ئەویش دوای ئەوەی لیژنەی تایبەتمەند پەسەندی دەکات و کۆنمرەی گونجاو بەدەست دەهێنێت. ئەم مۆڵەتە هەروە بە ئاسانی وەرناگیرێ پێویستە قوتابی ماوەیەکی زۆری بۆ تەرخانکە. ئەم کەسێک کە لای مامۆستایەکی شارەزا قورئان دەخوێنێت بە پێی مەجای نێوان قوتابی و مامۆستاکە یعنی کەمترین مۆڵەتێکە ڕیوایەتی حەفز کە لە چاو ڕیواتەکانە زۆر ئاسانترە بۆ وەرگرتنی مۆڵەتەکە زیاتر لە 2 ساڵ و نیوی پێدەچێت. یعنی قیرائەتی ترمانێ و قیرائەتی عەشر و قیرائەتی ابن کەثیر ابن عامر ئەمانە هەتا کۆتایی یعنی زیاتر لە چەند ساڵێکی پێدەچێت تا ئەو قوتابی ئەتوانێت مۆڵەتی قورئانەکە بەدەست بێنە لای مامۆستاکەی. ئەویش بە چەند ڕێکارێکی تایبەتی خۆیان ئەڕوا چەند لیژنەی تایبەتیمانێ ئەتوانن ئەو قوتابی ئەبینن ئەبێ لەو لیژنانە سەرکەوتوو بێ ئینجا ئەتوانێت ئەم مۆڵەتە بەدەست بێنێت. لە کۆتایی ئەم کارەدا ئەم قوتابیانە کە مۆڵەت وەرەگرن ئێمەش ساڵی جارێکمانەیە کە لە کاتێکی دیاریکراوە هەیە ئاهەنگێکی قەشێکیان بۆ ساز ئەکەین لێرە مۆڵەتەکانیان پێ ئەدەین و ئیجازەکانیان پێ ئەبەخشین. و ئەمساڵ بچووکترین بەشدار بوو کە مۆڵەتی دروست خوێندنەوەی قورئانی پێدرا تەمەنی 13 ساڵ بوو بە تەمەنترینیش 75 ساڵ کە دواتر ئەوانیش دەتوانن وەکو مامۆستاوانە بڵێنەوە. سەنتەری نوری حیکمە لە بواری زانستە شەرعیەکان بۆ پێگەیاندنی گەنجان و لاوان هەوڵ دەدات و لە وەرزی زستاندا 2500 فێرخواز لە بەشە جیاوازەکانی دەستگاکە وانە جیاوازەکان دەخوێن و لە پشووی هاوینیشدا نزیکەی 5000 فێرخوازیان هەیە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.